بەناوی خوای گەورە ئەمڕۆ فراکسیۆنی گۆڕان بە پێی بڕیاری جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و بە پێی ڕێکەوتنی نێوان پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕان کە پەیوەستە بە پرسی حکومڕانی لە هەرێمی کوردستانە، پرسی سیستەمی سیاسی حکومڕانی، پرسی چاکسازی ئیداری یاسایی قانونی سیاسی بەشداری کۆمڕۆی کۆبوونەوەکەی کرد و هەنگاوەکان تا ئێستا فراکسیۆنی گۆڕان ملتەزیم بووە بەو ئیتفاقی سیاسیەی کە بزوتنەوەکەی کردوویەتی و هیوادارین هەموو لایەنەکان بۆ هەنگاوەکانی تر بە تایبەت پرسی چاکسازی کە باسی لێوەکەین ئیلتیزام کرد و لێرە بە گرنگ گێزانم خەڵکی کوردستان و سەرجەم لایەنە سیاسیەکان لە پرسی مەترسیدار ئاگادار کەمەوە. دۆخی ناوچە کوردستانیەکان لە مەترسیەکی ئێجگار گەورایە، ناکۆکی زیاتری نێوان لایەنە سیاسیەکان ئەم مەترسیە زۆر زۆر گەورەترەکە و پلانێک هەیە بۆ چۆڵکردنی ئەو ناوچانە بە عەزێردانی کوردەکان وەک زەمینە خۆشکردنێک بۆ سەرژمێری ساڵی 2020 کە بڕیارە لە عێراقا بکرێت. ئەم سیاسەتە ئەگەر بەردەوام بێت لایەنە کوردستانیەکان کۆک نەبن لەسەر پلانێک بە دڵنیاییەوە کورد لەو مەنتیقانە دەرەکرێت، ئازارە درێت لە نەتیجا لە سەرژمێری ساڵی 2020دا کورد ئەبێ بە کەمینەیەکی مەترسیدار. بۆیە بزوتنەوەی گۆڕان لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە دوێنێ دەستپێشخەریەکی کردووە بۆ سەرجەم لایەنە سەرۆکیەکان لەسەر ئاستی کەسی یەکەم ئەبێ کۆبوونەوە بکرێت، چه حەلی محافزی کەرکووک، چه حەلی دۆسیەی کەرکووک، دۆخی ئەمنی کەرکووک و سەرجەم ناوچە کوردستانیەکان، چونکە بە دڵنیاییەوە ئەمە بۆ مێژوو ئەمێنێتەوە. ئەم سیاسی و ململانەی ئێستا بەردەوام بێت، دوای سەرژمێری ساڵی 2020 دەرەکەوێت کورد چەند کەمی کردووە و ناوچانەمان لە کیس دەرەچێ، ئەوەی کە کاکنەوشیروان بوو پێشتریش گۆڕان هەموو ئەم شتانە کاتین، ئەوەی ئەمێنێتەوە ئەرزە، ئەوەی ئەمێنێتەوە خاکە، ئەوەی ئەمێنێتەوە نەتەوەیە. خاڵێکی تر کە گرنگە بەلای ئێمەوە ئەوەیە بەپێ ئەو ڕێکەوتنەی کە هەیە یاخود بەپێ ئەو قسە جدیانەی کە کراوە پرسی پێکێنانی حکومەت لە نووسترین کاتایە کە بەپێ و پلانەی پۆی دانراوە پێش 26 حکومەت تەشکیل بێ و ڕاستەوخۆ پرۆسەی چاکسازی پرسی چاکسازی بێتە پەرلەمان کە ئەمە هۆکاری سەرەکی بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان بووە لە حکومەتە، چونکە لە پرسە سیاسیەکە دوو بەش بووە، بەشێکی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمان، بەشێکی دەسڵاتەکانی. ئێمە بەشێکیمان پێکراوە وە سروشتی دانووسانی شوایە کە ئەوە نییە، بەڵام بۆ پرسی چاکسازی ئەوەی زانیومانە، ئەوەی درکمان پێکردووە، ئەوەی لە 2009 باسمان کردووە لە ئیتفاقیەکانە هەیە و لێرەشەوە داوا لە خەڵکی کوردستانەکەی. ئەوەی لەسەر پرسی چاکسازی دوو بەشە، بەشی خەرجی کە بریتە لە موچەی مۆزەفینی گەندەڵی بندیوار، خانەنشینی باڵا، خانەنشینی سەربازی، ئەوەی بەنایاسایی سەربازی وەرەگرێت، ئەوەی دوو موچەی هەیە، ئەوەی کەمەندامی سەنگەر نییە لە لیستەکایەت و تا دواتر یەکەی ژمێریاری هێزە چەکدارەکان کە گەندەڵی زۆری تیا پرسێکی وردە و دوای پرۆژەکە بڵاوەکەینەوە. کێ سەرنجێکی هەیە، تێبینیەکی هەیە تکاکەین بۆمان بنێرێ. پرسی دووەم ئەوەیە یەکێ لە ئاڵۆسترین پرسەکان کە ئێستا پەرلەمانتارانی گۆڕانی شوروژان دوویانە کە ئێمە پشتیوانی هاوڕێکانی خۆمانین لە پەرلەمانی عێراق، موچەی خەڵکی کوردستانە، لەگەڵ دەستپێکی حکوومەتی نوێ پلانەکە ئەمەیە هەمومان جێک ئەو پارەی لە بەغداوە دێت، داهاتی نەوت، داهاتی ناوخۆ، پشتیوانی ئەمریکا و هاوپەیمانان هەمووی بەیان کرێت و لە بەرامبەریا خەرجەکانی بەیان کرێت. ئەمە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی بزوتنەوەی گۆڕان بۆ بەشداری لە حکوومەت. ئەمەش پێویستی بە پشتیوانی خەڵکی کوردستانە. ئەم چاکسازیە قورسە، هاوڕێیان زۆر ئاسانە ئێستا ئینسان قسە بکات دژیەوەم، بەڵام وەرە ناو ئەم چاکسازیە قورسەوە دەیان خەڵکی بەرژەوەندی خواز و گەندەڵ خواز و ئەوانەی کە لەسەر حسابی ئەم میلەتە بوونە ملیۆنێر و ملیاردێر ڕوبەڕووی ئەم مەترسیە ئەمە پشتیوانیەوێ. دووبارە سوپاسدانەکەین